ڕیار وابوو کە لە 24 ئەم مانگی 8 کۆنگرەی نەتەوەی کورد لە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانی عێراق دەست بە کارەکانی بکات، بەڵام وا دیارە پاش کۆبوونەوەی ئەندامانی لەژنەی ئامادەکاری لەم هەفتەیە وە هەڵسەنگاندنی ئەو کات و کارانەی کە لە بەردەمیانە دیارە داوا کراوە کە بەستنی کۆنگرەکە و پاش بدرێتن جا چێ لە دوو ئەندامی کە لێژنەی ئامادەکارینە ئیبەست لەوان چاتر دەزانە زانیاریمان بدەنێ کە بزانانی یەکەم هۆی بە دواخستنی ئەم کۆنگرەیە چییە و دوایە چە ئامادەکاریە کراوە و لە شوێنە خۆناغەکانی ئامادەکاری. بەڕێز خەلیل ئیبراهیم دەگەڵمانە. بەڕێز خەلیل ئیبراهیم، زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ڕەهەندی پێشاتەکانی و بە خێراتنی جەنابەت دەکەم. زۆر مەمنوون، زۆر سپاس. و هەروەها بەڕێز عومەر باڵەکی جەنابیشت بەخێر بێی بۆ بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان. منیش سپاسم دەکەم و دەستخۆشتان لێ دەکەم. بەڵێ کاک عومەر باڵەکی بابەت جەنابتەوە دەست پێ بکەین، دەکرێت بفەرمووی بە فەرمی ئایا کۆنگرەکە و پاش دراوە ئەگەر وایە هۆکارەکەی چییە؟ کۆنگرەکە لە ڕاستیدا وەزەوەی کە ئەوەی بەکاربێنین کەەوە پاش دراوە یان دواخستراوە ئەوانە پێم وایە دروست نییە، چونکە کاتی خۆی ڕێکەوتێکە بڵاو بووە ئەو ڕێکەوتەوە پرینسیپێک دیاری کرابوو کە تا ئەو کاتەی توانی نێمە کاروبارەکانی خۆمان بەڕێوە بەرین. لە نەهایەتدا ئێمە دوایەوەی هاوتوێی کارەکانی خۆمان کرد گەشتینە و قەناعەتە ڕێکەوتێکمان دیاری کرد کە ئەو ڕێکەوتەش لە پرس کۆنفرانسێکیدا کە ڕۆژی 20 مانگ یعنی 28 ڕادەگەیەندرێ و ڕۆژەکەش ئەلام دەکرێت بە فەرمی بۆەوەی لە زاری هیچ لایەنێکی دیکە نێتە دەرێ و حاڵەتی ڕسمی بەخۆیەوە بگرێت. زیاتر ڕۆژی 24 وە پرینسیپێک دیاری کرابوو بۆ ئەنجامدانی کارەکانمان و ئێمەش خۆشحاڵ دەبووینە ئەو ڕۆژە توانی بەمان بیگرین، بەڵام دەلایلی خۆی هەبووە، بەڵام ئەزم کردی و دەلایلانە زیاتر ڕۆژی 24 وە پرینسیپ دیاری کرابوو نەبووە وەگەوەی کە ڕۆژی گرتنی کۆنگرەکە. بەڵێ بەڕێز خەلیل ئیبراهیم جەنابەت دەکرێت بۆمان باس بکەیت کە لەو مدەتەی کە لێژنەی ئامادەکاری وەکو دەڵێن هەنگاویان هەڵێنا بۆ بەستنی ئەم کۆنگرەیە، دەتوانی باس بکەی ئەم هەنگاوانە لە کوێنە، ینی بە کوێ گەیشتون؟ بەڵێ کۆمیتەی ئامادەکار لەژنا ئامادەکاریە کۆنگرەی نەتەوەیی بەغدەتەوی کۆنگرەی وەکو هیوی و داخوازەکە دیروکی ملەتی کورد خەونەکە دەرفەت و دەلیڤەکە گەلێکە مەزنە ئەمەد قۆناغەکە گەلێکە گرنگدا بێجا گەلێکە بجددیک نیەتێکە پاقش بەعقلێکی کوردانە یەشۆلی خۆتکەن شەو ڕۆژ برادرێت لەژنا ئامادەکار کاری خۆتکەن لەژنا ئامادەکار یەشیاین کۆمیتێت فەرعی دامەزرێنن تشکیل بکەن، کۆمیتا سیاسی، کۆمیسیۆنا سیاسی، کۆمیسیۆنا پرینسیپێت هەفبەش، کۆمیسیۆنا کولتور و زمان و هۆنەر، کۆمیسیۆنا ڕاگەهاندنێ، کۆمیسیۆنا مافێ پاراستنا ڕەوا، کۆمیسیۆنا کۆمەلگا ئازاد و سەر لاوان و سەر ژن و سەر ڕێکخراوێت کۆمەلگەها مەدەنی هەشت لەژنەیە چێبوون ئابووری و ژینگە هەمی ئەف کۆمیتە کاری خۆتکەن یە کاری هەندێکای خلاص بی هەندێک بەرەف خلاص بینێ چون ڕۆژێ 20 هەیڤێ بێت هەمی کۆمیتە راپۆرتە خۆیان دیماهیک پێشکێشی سکرتاریەتە کۆمیتە ئامادەکار بکەن. کۆمیتە ئامادەکار پشتی هەنگێ دێ سەر ئەندامێت کۆمیتێ دابەش کات سەروان 21 و 28-29 هیڤێمە هەیە ئاخفنا دیماهیک دێ سەروان راپۆرتایەتەکردن و ئەو راپۆرتە دێبنەوەکو پرۆژە دێ ئێنە پێشکەشکردن بۆ کۆنگرەی نەتەوەی. هەروسا کۆنگرە شۆلە خۆ یەکیرێک و دروشم بۆ وی کۆنگری یەتێنە داناندن و ئارمێ بۆ هاتیە داناندن لۆگۆی وی کۆنگرەی هاتیە دانان ئیشو کارێت کۆنگرە گەلەکە لیستە ناوێت میوان یا هاتی ئامادەکردن و کاکیش میوانێت تایبەتی میوانێت بیانی و بێنە دعوەتکردن بۆ وی کۆنگرەی. هەروسا بەحسی ڕێژێت ئەندامێت کۆنگرەی و 600 ڕێژەوە یا هاتیە دیاریکردن شۆلێ کۆمیتە ئامادەکاری بەردەوامە شەو ڕۆژ برا یەشۆلکەن چت کۆمیسیۆنێت فەرعیدا چ وەکو کۆمیتە ئامادەکار شۆل کار و شۆلێوە بەرەف پێشچیت.
زۆر سپاسی جەنابەت دەکەم بەڕێز خەلیل ئیبراهیم جۆگرانی بەڕێز هەروەها بینەران لەسەر سەتەلایت ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ بڵاو دەکرێتەوە ڕەهەندی پێشاتەکانە ئێوەش دەتوانن بەشداری تێدا بکەن و ڕاو سرنجتان دەگەڵ ئێمە هاوبەش بکەن بە ژمارە تەلەفۆنی 1202 619 3062 پێشەوەی تەلەفۆنێک لە خانەخین وەربگرین پێم خۆش بوو بەڕێز هەمەر باڵەکی دەکرێت جەنابەت بۆمان باس بکەیت پرۆسەکە چۆنە تا ئێستا ینی مەبەستمەوە چەندین لایەنی سیاسی کە جاری وایە ئەم لایەنە سیاسیانە ڕاستی دەوێت شەڕی یەکتریان کردووە جاری وایە زۆر ململانەی سیاسی یەکتریان کردو و دەشکەن ینی پرۆسەکە وەکو ئەزمون بۆ جەنابەت ینی چ سرنجێکت هەیە چ شتێکی باش دەتوانین دەگەڵ ئێمە باس بکەی یاد پێت خۆشە چ شتێک نەبووایە لە ڕاستیدا پرۆسەکە باش دەچێتە پێشە لەگەڵەوەی کارەکە کارێکی یەکجار گرینگە چون هەمومان باش دەزانین یەکەم جارە لەسەر ئەرزی واقعە لەسەر ئەرزی کوردستان لەژێر دەسەڵاتی کووردا کۆنگرەیەکی ئاوا دەگیرێ ئەوەی جەنابەت دەفەرمووی ڕاستە زۆر لایەنی تێدان لایەنی سیاسی تێدان کە پێشەوە پێشتر پێکەوە کێشەی سیاسیان هەبووە یان هەتا تەنانەت بە گشتاچوون و شەڕ و خێنڕژیش هەبووە بەڵام ئەوەی من تێبینی دەکەن لەگەڵ هەموو ئەو ئایدیا جیاوازانە لەگەڵ هەموو جیاوازەکان کە زۆر تەبیعیە هەمومان لەسەر کۆبایی ڕەنگە هەموو حیزب سیاست دروست نەبووە بەڵام دەگەڵ هەموو ئەوانەدا ڕوحێکی برایەتی و تەبایی و ئیقناعکردن هەیە من خۆشە یەکسب ئەرز بکەم بە تەواوی ئەو کۆبوونەوانەی کە ئێمە هەمان بووە لە ئەو بڕیارانەی داومانە یعنی نەگەیشتێتە دەنگدانەوە کە بە دەنگدان ئێمە زۆر کەم وە هەبوو بگاتە دەنگدان زیاتر ئەم حاڵەتە نەتەوەیی و حاڵەتی بەرپرسیارەتی زاڵ بۆ بەسەر کۆبوونەوەکاندا و حاڵەتی گذەشتی تێدا بۆیە ئەوە جێگای خۆشحاڵیەوە جێگای وەیە کە کورد ئەو احساسی تێدا دروست بووە کە دەبێ توانێتە تەحمل تا بۆ توانێت بە هەدەف و ئامانجێکی گەورەتر بدات. بەڵێ بەڕێز خەلیل ئیبراهیم ئەزموونی جەنابەت چۆنە ئایا دەبینی کە وەکو دەڵێن حاڵەتی لە بەردانواندن هەیە چونکی ئەوەندا ئاسان نییە کە هەموو لایەنەکان وا بە هاسانی بتوانن لە دەوری یەک وتار کۆ ببنەوە ئەزموونی جەنابەت چۆنە؟ بەڵێ وڵا وەکو برای بەڕێز کاک عومەر فەرمووی گەلویمە تەڤڕەیاویمە بەلێ گەلێکی کەشوهەوای وان کۆمجڤینە غێتان تێزە گەلێک کەشوهەوایەکی برایانەیە گفتوگویەکە حەقیقی تێتەکردن عقلێکی کوردایەتی تێتەکردن دیریش حزبایەتیە دیریش ناوچە پارچەگەرایی یا ناوچەگەرایی وەسام تێدا نابینن ڕاستە هەرێکێ مافێویە بەحسی گرنگیە پارچە خوب کرد بەحسی گرنگیە قۆناغا ناوچەوی تێدا خەباتەوی تێدا هەرێکی حەست کرد و نەفرێتوی ئان نوێنەرەتیاوی هەندە کۆنگرێدا باشتر بیت ئەکتیفتر بیت چالاکتر بیت فترتر بين أبد تشتكي قالك طبيعية يعني تأكرن ما حتى نكتش تشتي وصانة هسنا كليكو بيجين طرفك حسب كتكو خو هجمونا خو السروي صال بكت عن سيطرة السرب كت ملنف عند كوميتا ما ذكر مدو بلانين همي اك بلانه همي خدانن كس ميوانين الويري همي وكي اك بغدنا مسكنا و شبی شولی ویکاری کو پنگاوکا گلکا گرنگه و قناغکا گلکا هستیاره گورین افروکال غجلتا ناوراست گلکن اتمازنن و گلک پلز و بزن و هم همی برادرت کمیته آماده کار توی قناعت دانه توی باوریه دانه و اف گورین در فتک آمازن دو ملت کرد افروکت اینن و جوید هم همی ایک را بین ایک دل بین ایک نیت بین که بو دانانا استراتیجیتکا هفبش یعنی بو کرده نیرینک استراتیجی هبید پلانک استراتیجی هبید آرمانج استراتیجی هبید هم خوب تشتید بچیک و مشیل نکن نیرینا من نیرینکا استراتیجی بید سیاستکا نوی گوتارکا نوی ام دابنین بغدینا کشا ملت خوکی کشا ملت کیه کشا خاک کیه ملت کوالات کیه افریقا استراتیجی بو همیا بیت داناندن حتی نها الحمدلله شول گلک باشه پرمچید واسه امیدوارم حتی دیماهیجی هر وصا بدی تاسو حمامی بی دستوداری بچید جه سرفرازیه شول برادرها و نیرینا برادرها راستی جه سربلند کرنه ابو ملت کرد
بەڵێ بە نەرین یان بۆ چوونی جۆگری بەڕێزمان سامان نەجم لە خانەقینی وەربگرین کاک سامان ئەم کاتت باش ئەو کاتتان باش فەرموو کاک سامان بەڵێ پێم خۆشە سەرەتا سڵاو و ڕێز و حورمەت و خۆشەویستی هاوڵاتیانی کوردی ناوچەدا بڕێنداوەکانی سنووری خانەقینتان پێبگەێنم بەڕاستی بابەتێکی زۆر جوانتان هەڵبژاردۆ دەستان خۆش بێت دیارە هاوڵاتیانی کوردی ناوچەدا بڕێنداوەکان لە خانەقین زۆر بە وردی متابعەی هەنگاوەکانی کۆنگرەکان ئەو کۆنگرەیە لە عیندەیەکی زۆر نزیکدا دەبەستێت ئومێدێکی زۆریان بۆ کۆنگرەیە هەیە و هاوکات ئومێدی ئەوەش دەخوازن کە کورد ئەمڕۆ زیاتر لەناو ماڵی خۆیدا یەکدەنگی بپارێزێت چکە ئێستا بە تایبەتی ئێمە لەم شانە کە لە سنوون تەمازداین لەگەڵ ناوچەکانی دیکەی عێراق زۆر زۆر بە کوردایەتیکردن هەیە نەک بە حزبایەتیکردن لەم سنوورانەدا و هەموو کورد ئێستا لە هەر چوار پارچەی کوردستان پێویستمان بە یەکڕیزی و یەکدەنگی هەیە بۆیە من هیوای سەرکەوتن بۆ ئەو کۆنگرەیە ئەخوازم و ئومێد بکەم ئەو کۆنگرەیە ئەوە بێت کە هەموو نەتەوەی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و لە هەموو جیهان چاوەڕوانی دەکات ئێمە دیارە کورد هەر لە دێر زەمانەوە چەندین هەبووە و هەمیشە وڵاتانی دراوسە بە چاوێکی دوژمنکارانەوە سەیری کوردیان کردو لە هەر چوار پارچەی کوردستان دەبین ئەردۆغان لە دوای گەڕانەوەی لەو سەفەرەی بۆ تورکیا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە ئەڵێت من سەیری ئەنجامەکانی کۆنگرەی نەتەوەی کورد دەکەم و دوایی بە پەیوەندیەکانی خۆما ئەچمەوە ئەمە خۆی لە خۆیدا یەکێکە لەو هەڕەشانەی کە لەسەر ئەو کۆنگرەیە هەیە دیارە ئەو کۆنگرەیە لە ئێستادا جگەلەوەی یعنی پێویستە ئێمە لە ناو ماڵی خۆمانە یەکڕیزی وەردەنگی بین پێویستە زیاتر هەڵ بدەین بۆ سەرخستنی کۆنگرەکە چونکە هەموو جیهان چاوی لەسەرمانە بە ناحەز و بە دۆستەکانیشەوە بە دڵنیاییەوە سەرکەوتنی ئەو کۆنگرەیە سەرکەوتنی گەلی کوردە لە هەر چوار پارچەی کوردستان و هیوا و ئومێدی ئەم کوردانەی ناوچەدا بڕێنداوەکانی زۆر بەو کۆنگرەیە هەیە ئومێد دەکەینەوە کۆنگرەیە سەرکەوتوو بێت کە هەموو کورد سەرکەوتووە بێت بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز سامان نەجم لە خانەقین دەگەڵماندا بۆی سپاس دەکەم بەڕێز عومەر باڵەکەی دێمە لای جەنابەت بە خۆ دەزانی هەر پارچەی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە بەڵام ڕاستیەکەی هەرێمی کوردستانی ئێران ئەویش تایبەتمەندێکی جیاوازی خۆشی هەیە لەبەر ئەوەی کە لە ناو ئێرانەوە بربەند کراون لە ناو کوردستانی عێراقشەوە چالاکیێکی وایە نییە بتوانن بە تایبەتی بە خۆ دەزانین لە ساڵانی ڕابردوو چالاکیەکان زۆربەی بە شێوازی ڕاگەاندن بووە دەکرێت جەنابەت بۆمان باس بکەی ئایا ئەوانش دەتوانن بگەنە یەک گوتاری لە ناخۆشیان ناکۆچیانە بەڵام بگەنە یەک گوتاری لە بۆی کە شتێک ئاراستەی ئەو کۆنگرەیە بکەن وەستی جەنابەت چالاکی حیزبەکان بێ چالاکی نەماونەوە چونکە کە قەرار بێ شێوەیەک لە شێوەکانی خەبات چالاکی نظامی بێ بەهاڵەوە یەک شێوەیە ئەو شێوەی کە حیزبەکان بەڕاستیدا ئەگەر حساب بکەین حیزبەکان چالاکیان لە ناوخۆی وڵات هەر هەیە لە ناوخۆی وڵاتدان مەحبوبیەت و خۆشەویستی خۆیان هەیە هەر ئەگەر ئەوڕۆکانە چاولێ بکەی عەدنانی حەسەنپوور لە زینداندا نامەیەکی ڕوبەڕووی ئاغای ڕۆحانی کردوتەوە کە لەودا زۆر بە جوانی ئشارە بەوە دەکات دەڵێ ئەو حیزبێکە 70 ساڵ بە تەمەنی تێپەڕ دەبێ بەڵام حیزب ئێستاشی لەگەڵ ئەوەی هەمیشە تووشی دیفاع بووە تووشی خەباتی چەکداری بووە بەڵام لەگەڵ ئەوەشی ئێستاشی دەگەڕێ هەستن لەسەر خاکی خۆشی نییە بەڵام تەأسیرگوزارە لەسەر ڕەوتی ڕووداوەکان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا فەزەگەر وایە ئەوەی کە بەپی دەڵێن چالاکیەکان هەر لە جگای خۆیەتی واگەر حیزبەکان لێرەمە ئەوەنی ئەو پێوانە دای بنین کە حیزبەکان ئێستاکانە نوێنەرایەتی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن ئەو تێبینێ دەکەن کە بە چاچی دەتوانین لەگەڵ یەکتر گەینە ئەنجامێک بۆ ئەوەی کە بتوانین نوێنەرایەتێکی ڕاستەقینەی ڕۆژهەڵاتی کوردستان بکەین لا کۆنگرەی نەتەوەیدا مەبەستی جەنابیشت خودی بەڵێ کاکومەر پێخۆش بوو ئەو پرسیارەش بێنمە نێو پرسیارەکەی دەتوانانی جەنابەت بەڵێ کاکومەر یارمەتی جەنابەت لە دەستگاکانی خۆجێ ئەلبەتە لەسەر ماڵپەڕەکان لە زاری دکتۆر جەلال جەلالی زادا کە ئەندامی پێشی پەرلەمانی ئێرانە
وا ڕاگەیەندراوە کە گوتوویەتی ئەم حیزبانەی ئۆپۆزیسیۆن خۆ نوێنەرایەتی هەموو کوردەکانی نێوێران ناکەن لەم کۆنگرەیە. بەڵێ خۆ ئەگارە تەبیعیە نقطە نەزەراتی خۆی هەیە مەز نقطە نەزەراتی خۆمان هەیە پێوانەی نوێنەرایەتیکردن هەڵبژاردنە وانە پێوانەی نوێنەرایەتیکردن خەباتە پێوانەی نوێنەرایەتیکردن مبارزەیە پێوانەی نوێنەرایەتیکردن ئیشتخام و مقاومەتێکە کە چەندین ساڵە ئەو حیزبانە لە گۆڕەپانی سیاسی ئێراندا دەیکرد بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشیدا دەگەڵ بێ ئەوانەی کە لە ناوخۆشن ئێمە ئەوە نیە فرامۆشمان کردون فرامۆشمان نەکردوون بەڵام موقعیت و وەزعیەتێکی کە ئێستا لە ناوخۆی ئێراندا هەیە ڕەنگ بێ ئەو کەسێک بە تاوانی وەی کە تەنیا بە تاوانی کردبوون زۆرداری وایە دەگیری و ئیعدام دەکرێت تەنیا بە تاوانی وەی کە جارێک لە جاران کاسێتێکی لە جیرسانیدا بووە یان جاران کاسێتێکی بڵین ئەوەی کە هەستی نەتەوایەتی تێدا بێ یان بۆ یان بە هەر حاڵ بنەماڵەی پێشمەرگە بێ یان بە هەر حاڵ بنەماڵەی لایەنێکی سیاسی بێ یان دیگەرەندیش بێ بە ئیسرائیل ئێرانیە کە دەیڵێن دەبینی دەگیرێ و ئیعدام دەکرێت بۆ تاوانانە بۆیە ڕەنگ ئێمە لە ڕێگای دیکەوە لە شوێنی دیکەوە لە پەیوەندیدا بین لەگەڵ ئەو جۆرە هەڵوێستانەوە ئەو جۆرە بۆچوونانەکە هەن بەڵێ زۆر سپاسستان دەکەم ئەوانمان لەبیر ببێتەوە خەڵکی بەڵێ زۆر سپاسی جەنابەت دەکەم جوتان لە بەرنامەی ڕەهەندی کاکومەت خۆمان دەدەین بیزازم دێ حەقە بە خۆشمان دەدەین کە لە موقعیەتێکی ئاوادا توانین وەک نوێنەری ڕۆژهەڵاتی کوردستان ئەو حیزبانەی لە گۆڕەپاندان ظاهیر بین و دیفاع لە مافەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بکەین لە کۆنگرەی نەتەوەیی. بەڵێ جوتان لە بەرنامەی ڕەهەندی پێشاتەکانە ئەم بەرنامەی ڕاستەوخۆ لە بەشی کوردی دەنجی ئەمریکا بڵاو دەبێتەوە و ژمارە تەلەفۆنمان 1202 619 3062 تەلەفۆنێک لە هەولێر وەردەگرین بەڕێز جەحفەر جەوهەر لەگەڵمانە کاک جەحفەر فەرموو. ئێوارەی جەنابەت باشتر فەرموو. بەخێراتنیە نێوانەکانتانەکەم بەحقیقەت من دوو پرسیارم هەیە و دەمەوێت یان تێبینیەک لەسەر کۆنگرەی نەتەوەیی سەرباری ئەو هەموو ناخۆشی کە لەنێو حەزبە سیاسەکانی کوردستانی باشوور و باوەڕێنی هەر ساساتەکە هەیە هیوادارم ئەو کۆنگرەیە ئەجێندای دەوری وەرنەوێ ئەجێندای تورکیا و باوەڕێن ئێران نەبێت چکە لە کاتێکدا ئەمە هێستا بەشێکی زۆری سێ بەشی تری کوردستان هێشتا لە ژێر سنجی ئەواندایە چۆن ئەوان ڕازی بوون کە کۆنگرەی نەتەوەیی ببەستێت هیوادارم لەسەر ئەو خاڵە بکردنەوەمان بدەنێ بە ڕێزانە خاڵی دووەم یعنی لەبارەی ئەو هێزانەی کە ئێستا لە باشووری کوردستان هێز بەرەچیەکان تورکیا و ئێران هەڵوێستی کۆنگرە چی دەبێت لەسەر ئەو هێزانە پرسیاری پێویستم ئایا لە کۆنگرەدا یعنی بەڵێنامەیەک ئیمزا دەکرێت یعنی وەکو میثاق شەرەف کە جارێکی تر دەستی بێگانە و هێزی بێگانە نهێنرێتە ناو خاچی کوردستان بۆ سەرکردنی لایەنەکان. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز جەحفەر جەوهەر لە هەولێر بەڕێز خەلیل ئیبراهیم با بە جەنابتەوە دەست پێ بکەین فەرموو. بله بۆ جوابی ئەو برادرە ئەم کورد خودانێت خۆینە کۆنگرە بڕیارە کووردا و پیرادە کووردا یە هاتیە داناندن و نەخێر ئەجندا چ دەولەتانەیەت ئیرانەنەیەت تورکیانەیەت سووریەنێت عێراق پشتی کۆنگرەینینن لێبەلێ ڕاستە هەلومەرجێت بابەتی یەت مەوضوعی یعنی هەر ظروفێت ئەدرۆکەت منطقەدا هەین ئەکید تەسیرت کێت کە ئەبرە پرۆسە ئاشتی تورکیا هەکە نەبا ئەف کۆنگرەیەکی بڤی شێوەی نەتبوو چونکە گەلەشمێژە بەحسێبی کۆنگرەی تێتەکردن ئەبە چەند ساڵە بەحس تێتەکردن چەند ساڵە بژن دێبهارێ تەکردن هەندێ پاییزێ تەکردن بەلێ دیارە ظروفێت نافخۆیی یەنەوەکو کووردا و ظروفێت دەولیژیت منطقەی ڕۆژهەڵاتە ناوین ظروفێت دەولی هەرێمایەتی ئەقلیمی دیارەت وەختیدات حاضر نەبوون لە ئەڤرۆ کو تورکیا ئەف پرۆسە ئاشتیە یاهێت ناوبەرە کوردی باکوور و تورکیا نابێنە ئیمرالی و ئەنقەرە و قەندیل
يعني أذا دفتك جلك مازن دتماك وأف كونجرا نجاحت ببين أما تبيجي أف كونجرا أجنداء تركيا يعني إيران نخير وصانية أف هزو لان بجدار في كونجري همي هزت كردينا خدان خباتن خدان إرادنا خدان برنامجنا تراستن خدان شهيدن يعني وصانية كمرو في شكل باختصار چونکی افریقا تنگاوه که گلک آمازونه و پیتریه که گلک آمازونه گلک گرنگ و مهم اف کنگره وظیفه وی کنگره آشتیه که نافخوی پیدا کت ناف برا هزولایانت سیاسی کردستان ناف برا پارچه و پارچه هروسا پیام آشتیه چاره سریه که آشتیانه برایانه سر اساس وکهویه یکسانی مافهمه او ملت دیه و هم جلشین چه کردن چه عربن ترکن فارسن همجی وکواشین همجی خدان قواره خوبین خدان استاتو خوبین خدان یعنی کیان خوبین جلوا بجین اما ساند بغدینه که اف کنگره مادم بحثی استراتیجیت اکانی استراتیجی که باش سیاست اکانی با ملت کرد بله وید اف آرمانجه گله که بیتوی آستی کبشت امضا کرد سر پیمان نامه آن وثیقه شرفه آن بجنه بلگه نامه نشتیمانی میثاق الشرف الوطني يعني أبا لازم افتشته بين عندك مبادئ هين عندك برنسيبت هين لازم همي السر متفق بين وهمي السر امضاء كين ايك شو همي اشتخاص بين وداخازا چاره سر یا اشتیانه بو کشت خود چیت نافخویی چیت مود گلوان دولت اوه ام گلوانا جی هروسا بحثی ديمقراطي کرنا روشا منطقه اوه پرنسیپه که گشه پیدانا منطقه پرنسیپه که دیه مافو آزادیت ملت کرد و نافوان نتوه دی پیکات دی اوه گلمل کردستان جین او جین مافو آزادیت وانا باشه زور سپاس برس خلیل ابراهیم بنکرم بله زور سپاس برس عمر باڵکی پێم خۆش بوو دێمە لای جەنابەت پرسیار لە جەنابەت دەکەم بە تایبەتی بەڵام تەلەفۆنێک دوا تەلەفۆن وەردەگرین لە هەولێر بەڕێز حیسام جەلال لەگەڵمانە کاک حیسام فەرموو أكتم بس خاطر معتبر باي رسلان بوي برز من راسي عندك تبيني هو يجيب سعر يعني برز والله بلان كاك حسام زور بكرتي فرمو كما تشيك هيك نك تشيك ما همونا تكبا بوين تشيد الدولة بقيشتي رشلاتني أوراد هذه يبقى كردستان يبون تشيك هم أنا بونو كان تشيك كردي سوريا كردستان رشلات ترسلنا كراوي سلا لا تشدنا زين بروت أقارب دروا تو إما حريمي لهاي كردستان اللي قال تركيا وإيران يعني برن سلمان هو دراستين أما أوان أجر هرج بريا أجر سلة كونغري لبرجندي أوان دانا بي أوان تأثير عند بي لسر كونغري كرنجا لسر بركني كونغري كهريزة بي لسر لاواز كني كونغري أما تاسن فيديو كراوتو يعني نكون زي كاريجي أو ياخد بو دازيلنا لك يعني دون دخل بكاتك كمزابة تفسيري حديثة أو والله تعالى كونغري أنا بيتن بله زور سپاس دەکەم حیسام جەلال لە هەولێر لەگەڵمان دابی زۆر سپاس بەڕێز عمەر باڵکی دیارە کاتمانەوەندە نەما بەڵام پێم خۆش بوو چەند دەقەیەکیش دەرفەت بۆ جەنابەت بڕەخسێنین ئەو سرنج و تێبینیانەی لەسەر قسەی جۆگران و هەروەها پێم خۆش بوو جەنابیشت لە کۆتایی بۆم باس بکەی کە ئێستا لە هەرێمی کوردستانی ئێران کە چاو لەو بەرنامەیە دەکەن و هیوادارم چاو لێ بکەن و گوێ لە بەرنامە دەگرن بەبەستنی ئەم کۆنگرەیە چ لە بار و ڕەوشی ئەوان دەگۆڕدرێتن چونکی بارێکی زۆر تایبەتی هەیە هەم بۆ حیزبە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی کورد و هەروەها بۆ خەڵکی کورد لە کوردستانی ئێران فەرموو دیارە پێم خۆشە لێرە یەک شت زۆر بە کورتی ئیشارە پێ بکەم ئەوەی کە ئەو بیسەرەی ئێوە یان بینەرەی ئێوە کە باسییان کردو ئەوانە بەڕاستیدا هەلومەرجی سیاسی ناوچەکە هەلومەرجی سیاسی خودی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروپێکی پێکەناوە کە کورد دەبێ ئەم دروپە بخۆتێتەوە من ناچمەنێوی زۆربوردی ناکەمەوە لەسەر ئەو مەسەلەیەوە پێم خۆشە تاکید لەسەر ئەو مەسەلە شودەمەوە ئێران و تورکیە و سووریا و تەنانەت عێراقیش هاتوونە دەرێ دەبی بێنە دەرێ ئەگەر دروستری بڵم بێنە دەرێ کە حەلی مەسەلەی کورد فرسەتە بۆوان ئەوە نییە کە بڵێ ئەوە
شتێکیان بۆ دروست دەکات کۆنگرەی نەتەوەیی لە ڕاستیدا بەچی دەستی پێکردووە ئاشتی دەستی پێکردووە هەم ئاشتی لە دوو پێوانەدا ئاشتی بۆ نێوخۆی کوردستان و ئاشتی بۆ دەوروبەرەکەی بۆ نەتەوەکانی کە ئێمە لەگەڵیان دەژین وەک نەتەوەی فارس وەک نەتەوەی عەرەب وەک نەتەوەی تورک ینی پەیامی ئاشتیان بۆ بنێرین لە پرسی خۆمانیان تێ بگەێنین لە ڕێگای ئەم کۆنگرەیەوە و لە هەمان حاڵدا بە دەوڵەتانی کە کوردستانیاندا بەسەردا بەشکراوەیان دەسەڵاتی ئێستای کوردستان دەسەڵاتی سیاسی ئێستای کوردستان دەکەن پێیان بڵێن بە ئەمە هەمیشە داوای ئاشتیمان نەبووە پەیامی کۆت هەمیشە ئاشتی بۆ ئێستاش ئەوە لە ڕێگای کۆنگرەی نەتەوەیشەوە دەمانهەوێت ئەم دەواازە ئاشتیە واڵاتر بکەینەوە کە تا بتوانین بە مافەکانی خۆمان ئەو مافانەی کە لە بەیاننامەکانی نێودەوڵەتی و بەیاننامە جەهانیەکاندا هەیە بەوانە بگەین و مادی دیاریکردنی چارەنووسی خۆمان هەبێت دیاریکەکردن لە هەرێمی ڕۆژهەڵاتی کوردستاندا زۆر تەبیعیە زۆر کۆنگرە ئەمە ئومیدی پێ دەخوازین کە کۆنگرە سەرکەوتوو بێ و یەکێک لە ئارەزوەکان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەو پاسە لە کوردستان تەبایی و ینی ئارەزوویانە کە کورد تەبابێ کورد پێکەوە بێ کورد یەکدەنگ بێ و کورد توانێ یەک پەیام و یەک ڕفتار لە خۆی نیشان بداوە خۆی بە دنیا بناسێنێ بۆیە ئەوە ئەو مێدە بەرەو عملبوون دەڕواوە و عملش بە هیوادارم بەرەو سەرکەوتن بچێەوە بتوانین ئەو ڕێگایەوە ئەو یەکدەنجە و کۆدەنجە بۆ هەموو کورد دروستین کە ڕۆژهەڵاتی کوردستانیش خەزانجی کرد. بەڵێ بەڕێز خەلیل ئیبراهیم دیارە فرسەت نەماوە بۆ جەناب دەگە پرسیارشت لێ بکەین وەڵام بدەیەوە جا لەبەرەوەی جەنابت نزیکەی 30 سانیەت هەیە تکایە زۆر بە کورتی با دواوەتەژی جەنابت بیت فەرموو. بله یعنی هەکە چارەسەریە کێشە کورد نەیەتەکردن تناهی و راحتی و سەقامگیری منطقه نایەتە دیتن ئەگەر چارەسەریە کێشە کورد هاتەکردن ئەکید سەروەت و سامانێ ملەتی کوردستانê دەشێت ڕۆڵێکی مەزن ببینیت پێشخستنا دەڤەرێ و گەشە پێدانا دەڤەرێ ملەتی کورد هێزێکە ئەکتیڤە و هێزێکە دیموکراسیە چارەسەریە کێشە ملەتی کورد دیموکراسیە تا ڕۆژهەڵاتە ناڤەڕاست خورتتر بیت ڕاستەقینەتر بیت هەمی چارەسەریە ئاشتیانە دەکردن کورد هێزێکە دینامیکە فاکتەرێکی گەلێکی مەزنە زۆر سپاسی جەنابت دەکەم بەڕێز خەلیل ئیبراهیم ئازادیە و مافا و بەڵێ زۆر سپاس دەکەم بەداخەوە لەوە زیاتر ماوەمان نەماوە ئەندامانی لژنەی ئامادەکاری کۆنفرانس یا کۆنگرەی نەتەوەیی کورد خەلیل ئیبراهیم و هەروە عومەر باڵەکی سپاسی بێ پایانی جەنابتان دەکەم بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان ئەندازیارانی دەنگ و ڕەنگ محەممەد سلێبی و جان درێدن وا دەرهێنەری بەرنامە هەرێز خەندان بوو من مختەبەر شێروانی داوای کاتەچی خۆشتان بۆ دەکەم ئێرە واشنگتنە دەنجی ئەمریکا.